ومان وفادارە نەک هەر لە ناو گۆڕا بەجێمان نایڵێ بەڵکو لە ساحەی مەحشەریشا بەجێمان نایڵێ ڕۆژی قیامەت دەگەڵتایە ئەبێتە محامی بۆت دیفاع لێەکە ئەچێتە لای پەروەردگار شەفاعەتێ بۆەکە تکاو بۆەکە نایەڵێ عەزێر بدرێ نایەڵێ تین و بیت نایەڵێ ڕەجاڵ بیت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة ڕۆژوو وقرآن شەفاعەتەکەن بۆ بەندەکان ڕۆژی قیامەت يقول الصيام ڕۆژوو ئەچێت ودێتە زمان ودفاع ليكا أفرمي أي رب أي پروردگارا لا پروردگار عالميان منعته الطعام والشهوة فشفعني فيه أي پروردگارا أم إيمان دارا من رقي خواردن خواردنوم ليكرت رقي لذته شهوته آرزوكانم ليكرت لمانگی ڕەمەزانە لە پێناوی تۆوە هەمووی واز لێهێنا داوا دێکەم بم کە تکاکار بۆی و هەروەها قورئان دێتەوە ئەفەرمێ يقول القرآن منعته النوم بالليل فشفعني فيه و هەروەها قورئان دێت ئەڵێ ئەی رب العالمین ئەی پەروەردگارە ئەم بەندەی تۆیە من خەوم لێ حەرام کردبوو شەوانە قورئانی ئەخوێن ئاگای لە قورئان بوو خۆی فێری قورئانە کرد قورئانی تەطبیقە کرد ئایەتەکانی ئەخوێندەوە لێی تێگەی تەطبیقیە کرد بڵاویە کردەوە ڕایەگەیاند بمکە تکاکار بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فەیوشەفعان شەفاعەتیان قبوڵە بێ لای پەروەردگار چی هەیە لەوە وەفادار لە حاڵەتێکە فەرموودەمان هەیە ئەگەر خۆشەویستترین کەست دایکت کە خۆشەویستە داوای چاکەیەکت تێگە نایدەیت بەڵام ڕۆژوو قورئان دێن ئەبنە تکاکا لەو ڕۆژەیە بوت و ڕۆژێک هەروەها ڕۆژێک ڕۆژوو ئەگەر سنت بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەفتا ساڵ دوور دەخاتەوە لە دۆزەخ ئەگەر مانگی ڕەمەزان بگری ئەبێ چەند دوورکەویتەوە بۆیە دڵتان خۆش بێ بە ڕۆژوەکەتان بە قورئان خوێندنەکەتان بە عیبادەتەکەتان بە زەکاتدانەکەتان چونکە ئەوانە دوای پشتیوانی تۆن ئەوانە برای تۆن ئەوانە دۆستی تۆن ئەوانە بەرگریت لێەکەن تەنانەت لەبەر دەرگای بەهەشتی بەرینە دەرگای بەهەشت کە هەشت دەرگای هەیە دەرگایەکیان تایبەتە بە ڕۆژوەوارەوە کە ناوی ڕەیانە خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ إن في الجنة بابا يقال له الريان يدخل منه الصائمون يوم القيامة لا يدخل منه أحد غيرهم فإذا دخلوا أغلق فلم يدخل منه أحد لبهشتا دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت ناوی ڕەیانە ئەم ڕەیانە ڕۆژوەوانان لێوەی ئەچنە ژوورەوە ڕۆژی قیامەت هیچ کەسێکی تر لێوەی ناچێت کە ئەوان ڕۆیشتن دەرگاکەی داخرێ و کەسی تر لێوەی ناچێت بۆیە ڕۆژەکانمان پێویستە بە جوانی بە ڕێک و پێکی بەو شێوەی هەیە بیگرین و ئیمانە و احتیسابە ئیمانمان پێی هەبێ و بە ئیخلاسی بۆ خوای گەورە بیکرین و داوای پاداشتی گەورە لە ڕەب العالەمین بکەین خوای گەورە ئیسلاحی حالمان بکات و لە دەرگای ڕەیانەوە بمان کاتە ژوورەوە بۆ بەهەشتە فراوانەکەی لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدان و پیاوچاکاندا نسأل الله أن يتقبل من الصيام والقيام وآخر دعوانا الحمد لله رب العالمين استغفروه إنه هو الغفور